وەکو دەزانن دوێنێ کۆتاڕۆژی تۆماری لیستی هاوپەیمانێتی و حەزاب و مڕەشەحینەکان بوو. وە خۆتان دەزانن ژمارەی گشتی ئەو حزبانەی کە تۆمار کراون لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق 267 حزبمان هەیە کە ناوی خۆیان تۆمار کردیە و هەروەها لە هەولێر 46 کورسی لە هەرێم بەگشتی 46 کورسیمان هەیە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە دابەش بووە بەسەر سێ پارێزگا. هەولێر 16 کورسی بەردەکەوێت، هەروەها سلێمانی 18 کورسی و هەروەها دهۆک 12 کورسی کە کۆی گشتی دەکاتە 46 کورسی. لەم 46 دوانیان بۆ برایانی مەسیحیەکانە. وە خۆشتان دەزانن کە ئەم جارە ئینتخاباتەکەمان هەڵبژاردنەکەمان بە شێوەی بازنە ئەنجام دەدرێت. هەموو هەرێم دابەش کراوە بەسەر 12 بازنە، هەولێر بەسەر 4 بازنە دابەش کراوە، دهۆک بەسەر 3 بازنە دابەش کراوە و سلێمانیش بەسەر 5 بازنەی هەڵبژاردن دابەش کراوە. دوێنێ تا کۆتایی شەو تا درەنگانی شەو ئێمە لە پێشوازی مرەشەحین و ئەحزاب و هاوپەیمانەتەکان بووین. ئەوانەی کە تۆمار کراون بەگشتی لە هەرێمی کوردستان لەلایەن ئۆفیسەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان. هەولێر عەدەدی ژمارەی پاڵێوراوانی سەربەخۆ 8 پاڵێوراو خۆی تۆمار کردووە لە هەولێر و عەدەدی مرەشەحی حیزبەکان 33 مرەشەح خۆیان تۆمار کردووە. عەدەدی مرەشەحی تەحالوفات هاوپەیمانیەتی 12 مرەشەحیان تۆمار کردووە. برایانی مەسیحی 10 مرەشەحیان تۆمار کردووە بۆ ئەم هەڵبژاردنە. کۆی گشتی 53 پاڵێوراومان هەیە، بربژێرمان هەیە لە پارێزگای هەولێر. لە پارێزگای دهۆک ژمارەی پاڵێوراوانی سەربەخۆ 8 پاڵێوراو خۆیان تۆمار کردووە و ژمارەی پاڵێوراوانی حیزبەکان 18 پاڵێوراون و ژمارەی پاڵێوراوی تەحالوفەکان هاوپەیمانێتی 2 پاڵێوراوە و برایانی مەسیحیشمان 2 پاڵێوراویان هەیە. کۆی گشتی لە شاری دهۆک لە پارێزگای دهۆک 28 پاڵێوراو خۆی تۆمار کردووە. بەنسبەت پارێزگای سلێمانی ئەوانەی کە مرەشەحی فەرد خۆی تۆمار کردووە پاڵێوراوی سەربەخۆ 17 پاڵێوراوی سەربەخۆ خۆی تۆمار کردووە و پاڵێوراوی حزبیش 33 پاڵێوراو خۆی تۆمار کردووە و هەروەها مرەشەحی تەحالوف یعنی پاڵێوراوی هاوپەیمانان 15 مرەشەح خۆی تۆمار کردووە بە خۆی گشتی دەکاتە 65 مرەشەح لە پارێزگای سلێمانی. عفوا بالعربي زين بس الاعداد اخر الاشياء زين. محافظة اربيل عدد مرشحين الافراد 8 مرشحين، وعدد مرشحين الاحزاب 33، عدد مرشحين التحالف 12، الأخوة المسيحية 10، المجموع 53 مرشح مسجل. محافظة اربيل. محافظة سليمانية مرشحين فرد 17 مرشح، مرشحين احزاب 33 ومرشحين تحالف 15 مرشح، المجموع 65 مرشح. وبالنسبه للمحافظه دهوك مرشحين فرد 8 مرشحين ومرشحين احزاب 18 مرشح، مرشحين تحالف 2 والاخوه المسيحيه 2، المجموع 28 مرشح. هل انتهت فترة الترشيح أستاذ؟ يعني هي الفترة النشاطات بعد لازم ينتظرون لحد المصادقة من قبل المفوضية. يلا يرجع سامي. جاي. بله. وقتان دزانن دوێنێ کۆتاڕۆژی تۆماری بایۆمەتریش بوو. ڕێژەکە لە هەرێمی کوردستان بەگشتی گەیشتۆتە 169.5 لە پارێزگای هەولێر گەیشتۆتە 164 و لە پارێزگای سلێمانی گەیشتۆتە 170 و لە پارێزگای دۆچ گەیشتە 174 و دوێنێش دواوادە بوو. هیچ بڕیارێکی درێژکردنەوە نییە. تمام. وهسه خلينا نشرف استاذ حيدر مدير مكتب انتخابات اربيل
المواضيع البايومترية وتوزيع بطاقات البايومترية هو يتحدث عنكم إن شاء الله. إن شاء الله. والله ضروري يعني. تفضل أستاذ حيدر. حيدر تعال خلاص. السلام عليكم. سيد معفن. السلام عليكم، تفضلوا. نعم، تكرر لي سؤالك. يعني عدد المرحله اللي انتهت، قديش الناخبين اللي سجلوا، كيف تم تحديث كيف البيومتريا، كيف تم تحديث، لوين انتهيتوا ومش راح تبلشوا مرحله ثانيه؟ بالنسبه للتسجيل البيومتري 1/5 انتهى عمليه تحديث سجل الناخبين مال الناخبين بعموم محافظه اربيل. يجي فتره استلام وتسليم بطاقات الناخبين اللي سجلوا بايومتري من 2018 لحد 2021 لحد 15/4. استاذ شيشيك لو بايومتريه يعني الان لو انت دسي مثلا زاويه شيشيك كهربائيه خط زاويه توا نفس حالتها هو بخو برسياراني جنابتان كذا كان هو علاقي منطقي وموضوعي شعبي منيا بريز معاوني ياريدني هنري بابي جوابي او برسيارانا بداتوك نسب اخر نسب لتسجيل الناخبين في المحافظات. هسه جاوب. سلاوت عليه برادران بخيرات هم ولايك امرو دوی پێنجا دوێنێ یەکی پێنج بڕیار بوو وادە بوو بۆ تەقدیمکردنی کیانات و مڕەشەحین وەک ئاگادارن لە 15/4 ئێمە تەسجیلی بایۆمەتری ڕاوەستاوە ماوەکە تاوەکو یەکی پێنج ئێمە بایۆمەتریمان کرد بەڵام ئەو بایۆمەتری لە 15/4 تا یەکی پێنج کراوە پەیوەندی بە انتخاباتی مانجی دەوە نەبوو. يعني لباز هتا او هاولاتياني تاوكو 15/4 بايومتريان كردوا كارتي بايومتريان بو دقرتوا فرمون بو مشاركة. نسبة للمشاركة شقد يعني؟ مش نسبة المشاركة يعني شلون كانت النسبة من البايومتري؟ نسبة التسجيل بايومتري في محافظة أربيل 63%. نعم. مثلا يعني مرت نوي بايومتريا شيء لو كان رصيد كهرباني يعني طبعا او خرج ما عندك او كيشاني كلا بنك كان همانا او كيشاني لها عمومي فارس كاني عراقيا وقت زان بنكيتو ما كان مال استاك اما بنك او بنكانا ملشي ايماني ملشي وزارة التربية زوردي يعني اما وكبلي ملشي كوميسيونيا میوانی لەو شوێنانە ئەو کێشانەمان هەیە هەوڵمان داوە کێشەکان چارەسەر بکەین لە ئەندێش نزیکدا ئینشاڵڵا کێشەکانی يعني كاري لەسەڵێشێ دەنگەران ناکەێت خەڵک بەرگەدارێک داری موسێم نەچێتەوە بۆ کار ئینشاڵڵا هەموو چارەسەر بکەین. بەڵێ تاوکو ئێستا چ بڕیارێک نەهاتووە بزانین بە کارتی درێژخایە نەتوانێت دەنگ بدرێت یان بە کورتخایە بڕیاری کۆتایی نەدراوە لەسەر ئەم باڵە. سەبارەت بەوەی لە چەند هەڵبژاردنێکی پێشوو کێشەیەک بنەوەی کە سنووری مادەیە بەشێکیان ناویان دەگەڕاوە لە بەشێکیان ناویان دەگەڕاوە بەنمونە چونە کوکەکانی بەڵاوانە ناویانەوە هەم دێکوانش ناویانەوە لە چی ناویان نەبوو بەڕێزم لە دەنگدان ئێمە عەدەدی ناخبمان 1,528,030 ناخبە هیچ هاوڵاتێک نییە دەنگی نەبێت هیچ ناخبێک نییە لە هەولێر دەنگی نەبێت دەنگ هەبووە ناو هەبووە بەڕێزم ناو هەبووە وەک ناخب هەموو هاوڵاتێک کە شمولی دەنگدان بکات ڕقم ناخبی هەیە و شوێنی دەنگدانی خۆی بەس مشکلەکەی مەرجیا هاوڵاتی بزانێت شوێنی دەنگدانی خۆی بچووە بۆیە ئێمە داوا لە هاوڵاتیان دەکەین سەردانی بنکەکان بکەن بۆ وەرگرتنەوەی کارتی بایۆمەتریان و
بزان شوێنی دەنگدانە نەچێت. بەڵێ زریان پاڵەسایتی شتسێ ڕێکارێک گیراوەتە بەر بۆ ئەوەی کەوا دەستبین و ساختەکاری و دووبارەکردنەوەی کۆمەڵێک جنسیە بۆت هەویەوە کارتی بایۆمەتری ساختە نەکرێت لە هەڵبژاردننی پێشوو ئەوە بەزەقی بەرچاو کردووە لە دوای راپۆرتی دەستگای جوێگای نێودەوڵەتی ئاماژە بۆ دەکەن کە بە سەدا هەزار کارتی بایۆمەتری تەجوید کراوە هیچ ڕێگریەک وە ڕێکارێک گیراوەتە بوو. وەک کارتە زودکردن نازانم و معلومات یعنی کار تەزوید بکرێتن ئەو شتا نەمبینیوە خۆم بە چای خۆم نەمبینیوە کە کارتی دەنگدان تەزوید بکرێتن بەڵام خۆی پرۆسەی بایۆمەتری و دەنگدان بە کارتی ئەلکترۆنی ڕێگریکردنە لە تەزویدکردن. في الانتخابات السابقة سقطت أصوات الناخبين النازحين في مخيمات جهود بأكملها، يعني مما أثر على تمثيل الناخب السنجاري بشكل رئيسي. ماذا ستفعلون الآن لكي لا يتم تكرار ما حدث سابقا بخصوص تلك المخيمات وجه التخطيط؟ في محافظة دور احنا محافظة أربيل، والله ما أقدر أحكي عن محافظة دور. احنا محافظة أربيل، أي سؤال عندكم في محافظة أربيل احنا بالخدمة. زور سباس على كل الاستاف. شهر مكة تمام لدوان